کۆمەڵێک لە هەڵگرانی بڕواناوی ماستەر و دکتۆران هەمومان لە پێش ساڵی 2014 خوێندنمان تەواو کردووە. ئەوە هەموو ساڵە لە 2013 11 12 13 تا ئێستاش ساڵان ئێمە دیتم بەردەم ئەنجومەنی وەزیران کۆمەڵە شایستی داراییمانەی مستحقات کە بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی بۆمان سەرف کراوە بەڵام پارەکە وەستاوە. ئیتر لە ئەنجامی ئێمە کۆمەڵێ جارسەردانی ئێرەمان کردو لەگەڵ وەزارەتا قسەمان کردووە گەشی نەسیغەیە کە وتیان ماگانای دینە ماگانە 100 میلیۆن 200 میلیۆن سەرفەکەین بۆ دوسێ کەس دوای دایان لە دوسێ کەس و وەستا اینجا ئێمە لێرەین بەڕاستی بێزار بووینە کۆمەڵێ هەڵگرانی بڕوانامەی ماستەر و دکتۆرە هەرێکی لە وڵاتێکی بینیەوە کۆمەڵێک کەس پاشخانێکی ئابووری زانستی باشی هەیە کاتی خۆی 2014 یان شەڕی داعش شەڕی داعش نەما لە 2015 یان مەسەلە نەوت پارە ناکە و ئەوە ناکە بەڵام کێشە پارە نییە کێشە زەمیرە نیانە کێشە ئەخلاقە نیانە بێویژدانن ئەگینا لە هەموو دنیا بگەڕێ جوولەکەەوە لە ئەندامەکان و تاکی کۆمەلگای خۆی ناکەم هەر هەمووی ینی پاشخانێکی زانستی باشی هەیە وڵاتێکی بینیوە بەڕاستی ئەوانە کە لێرە وەستاون قابل ئێوانە دەوڵەتی بدەیت دەستیان دەوڵەتەکە بەڕێوە بەرن بەڵام سەیرەکەی هەموو جارێ ئەمە دێنە بەر ئەم خۆرە لە ئیجازە ئەکەین مەسەلەن ڕێپێوانەکەین دانیشتنەکەین هیچ حسابەکە بۆ ناکەن. بڕیاری ژمارە 38 حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی لە ساڵی 2011 کە دەرچووە گێڕانەوەی هەموو پارانەیە کە خوێندکارانی دەرەوەی وڵات بە مەبەستی خوێندنی ماستەر و دکتۆرا کە خوێندویانە و سەرفیان کردووە بۆیان گێڕنەوە بەڵام وەک خۆتان لەوانەیە ئاگادار بنوە لە خۆپیشاندانەکانی ڕابردووشدا نزیکەی 10 ساڵە ئێمە بە بیانووی جۆرا و جۆر ئەو پارانە ماوەیەک سرف دەکرن و ڕای دەگرن بەڕاستی وەکو گاڵتەکردنێک بە شعوری هەڵگرانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا لە ماوەی ئەو 10 ساڵەدا ئەوە حکوومەت و دەسەڵاتە گاڵتە بە ئێمە دەکات فترەیەک بە هەر بیانوویەکی یعنی بە بیان و بێبیان و فترەیەک سەرفی دەکا و فترەیەکی کە ڕای دەگرێتەوە